بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری دانیشتنەکەی دادگای فیدراڵی دەکەین لەبارەی پرسی موچە کە سێ سکاڵا هەبوو لەبارەی پرسی موچەی موچەخۆران و پلە بەرزکردنەوە دانیشتنەکە دواخرا بۆ مانگی داهاتوو بامان شێوە سکاڵایەکی دیکە بوو لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەویش بۆ چواری مانگی داهاتوو دواخرا لە بەرنامەی ڕۆباز لە ناوڕۆکی دانیشتنەکانە ڕواز لە گفتوگۆی تەیف سامی لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دەکەین کە باسی لەوە کردبوو ناردنی 618 میلیارەکە بۆ مانگەکانی داهاتوو مەرجارە بە ناردنی تاواوی لیستی موچەی موچەخۆران هەروەها باسی لەوەش کردبوو کە هەرێمیج داهاتێکی لە 2023 ڕادەست نەکردو لەگەڵ هەریک لە بەڕێزان لە ستۆدیۆ دکتۆر کاروان حەمە ساڵح هەروە وابرێرە لە بەغداد شەوە دکتۆر ئەمین بەکر پەرلەمانتاری پێشوو عێراق لەگەڵمان بێ سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆر بەخێر بێن ئەگەر سەرەتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین هۆکاری چیە کە ئەمڕۆ سێ سکاڵا هەبوو لە دادگای فیدراڵی لەسەر پرسی موچە پلە بەرزکردنەوە دواکەوتنی موچە هیچیان یەکلا نەکراونەوە بڕیارێکی یەکلا کەرەوە نەدرا وەدەستکە پێنج سکاڵا بوو بەڵێ سیان لەسەر موچەیە بەڵێ سکاڵای یەکەم و دووەمی کە لە موچە هەردوو ئەو کە دوو کەسی کە ئەو دوو تەرەفی کە سکاڵاکەیان تەقدیم کردبوو سکاڵەکان نزیک بوو لە یەک و کرا بە سکاڵایەک باش لە مۆزوعی موچەیە حەزەکەم ئەوە بیر بێنەوە کە ئەم جیاوازی ئەم جارەی کۆبوونەوەی بڕیای دادگای فیدراڵی کۆبوونەوەی دادگای فیدراڵی دەستەی دادگای فیدراڵی جیاوازەکەی لێوە بوو کۆبوونەوەیکی کراوە بوو و میدیاکان بۆیان هەبوو کە ڕووماڵی بکەن خەڵکی باشیش بەشدار بوو نوێنەری مامۆستایان نوێنەری فەرمانبەرانی ناڕازی مامۆسایی ناڕازی هەموومانە بەشداریان کردبوو و بینیمان کە بە ئاشکرا هەموو لایەنەکان قسەیانە کرد و ئەوەی کە ئامادە بوو وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ ئامادە بوو و دیوانی چاودێری هەم فیدراڵ ئامادە بوو بۆ قسە لێوەرگرتیان لە سەبارەت بەوە بەعلەنی باز لە کەم تەرخەکانی هەرێمی کوردستان کراوە و جەخت کرایەوە لەوەی کە یەخستنی موچەی هەرێمی کوردستان وەزای دەم پلە بەرزکردنەوە ئەوە کە داوایەکی پێنجەم بوو بەڕوونی قسەی لەسەرکرا ئەوەیە کە ئێمە چەندی ساڵە قسەی لەسەرەکەین و کۆمەڵێک خەڵکی باشش لێرە یاساناس خەڵکی سیاسی کە ڕۆڵێکی باشیان هەبووە لە بەرزکردنەوەی ئەم سکاڵانە و هەم لە مامۆسای ناڕازیەوە بیگرە هەم لە سیاسیەکان هەم لە کۆمەڵی خەڵکی تری بە ئەزمون لە بواری یاسایی لە بواری سیاسی کە هەندێک داواکانیان سەرکەوتوو بوون هەند ئەمانەشان لەسەر خەتن لە ڕاستیە ئەم پرسی ژیانە کاک حەکیم لە هەرێمی کوردستانە ئێستا وای لێ هاتووە کە بە ناچاری دەست ئەبرێ بۆ حکوومەتی فیدراڵی بە ناچاری دەست ئەبرێ بۆ دادگای فیدراڵی هەرێمی کوردستان کارتێکی تری لاوازە یعنی کە بەڕاستی ئێستا بەپێی قسەی دیوانی چاودێری حکوومەتی فیدراڵ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کۆمەڵێک ئەو داتاوشتیان نەخستوەتە ڕوو یعنی بۆ نمونە ئەوە چەندێکە نەوت بەرهەمەهێنن و داتا نەخسو سەر چەند بەرهەمیان دەهێناوە چەندیان بەرهەم نێناوە چەندیان فرۆشتۆ پاڵاوگەکان داهاتی ناوخۆیان چەندێکە یعنی هیچ داتایەک تەسلیم ناکەن و زەبارەت بە ژماری موچەخۆران لە هەرێمی کوردستانە بە نزیکەی لە 140 بۆ لە 146 بندیوارە کاک حەکیم من چەندین ساڵە ئەمە ئەمارە دەقیقا لەوانەیە جەنابەت بەڵێ لە 146 بە پێی ژمارەکانی وەزارەت کە بە هەڵا هەنێ ژماری وت ژمارەکان هەڵە نەبوو بەس خۆی لە حساباتی ژماری نەیەزانی باشە و وەزیرەکانی پێشووی دارایش وتیان ئێمە ئەوە فەرمانبەرمان هەیە حکوومەتی فیدراڵ موچەی ئەوە فەرمانبەر ئەنێرێ بەڵێ ئەوە ئەنێرێ لەبەر ئەوانە موچەخۆری حەقیقین 620,000 بەڵێ ئێستا پێشتر لە بودجەی 500,000 موچەخۆر هەیە کە ئەڵێ حکوومەتی فیدراڵ موچەی ئەوانەمان بۆ نانێرێ بەس ئەوانە بندیوارن ئەوانە دوو موچە و سێ موچە و چوار موچەن بۆیە بەس زانێنێ جەنابەت لە چیوە سەرچاوی کردو دەڵی لە 146 بندیوارن خۆ خاننشینیش تێدایەوەیە بەڵێ خاننشین تایە بەس پێشمەرگا لە هێزی ناوخۆ لە هەموو ئەمانەی تایە بەڵێ کاک حەکیم پرسیاری لەو ئامارەی بەڵێ با پرسیارم لەو لە 146 بەڵێ لە 140 بۆ لە 146 موچەخۆری هەرێمی کوردستان بندیوارە گۆستن یعنی ئەوە بابەتە نووسرێ لە دەرەوە لەسەر بندیواری هەرێم پێوترێ گۆست معناکە هینە ینی بڕاوەتەوە ینی لە بندیوار قورسترە ناوەکەی جا لەبەرەوە باشە ئەمە پرسێکە جەنابە داگاداری لە زۆرینی شوێنەکان ئەمە قسە دەکەین یەک قسەمانەیە
باشە چیا قسە واز لە گەندەڵێکە بێنە واز لە ناشەفافی بێنە هەموو ئەمە گەندەڵی گەورە کە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی ناشەفافیەتەوە لە ڕووی مەحسوبیەتەوە هەموو ئەمە لە بندیوارە کۆبووتەوە چونکە بە سیاسیەن خەڵکی بندیوار دامەزراوە لە ڕێ کۆمەڵاتیەوە خەڵکی بندیوار دامەزراوە لەسەر ئاستی شەخ خەڵکی بندیوار دامەزراوە ناشەفافیت داتا ینی هەموو جۆرەکانی گەندەڵی لە پرسی بندیوارە هەیە بۆیە هەرێمی کوردستان چەندین ساڵە بە موچەخۆری فعلی و خودی سومعەی خۆشی باجی بندیوارەیە چەندین ساڵە بوتومانە بابە بە بندیوار حەفکرێ کاک حەکیم من بە پرۆژەیەکی چەشخاڵی باشە چارەسەری بندیوار وتم ئەگەر حکوومەت ڕازی بێتە پێشەوە من بە 6 ڕێگا چێ بە پوختەکەی ئێستا پێتەڵم باشە یعنی هەمووی پێ ناڵم بەڵام فکرەکەی باشە وتم بە 6 خاڵ بە 6 بڕیار زۆر بە ئاسانی بەبێ ئەوەی حکوومەت پارە خەچکە حکوومەت خۆی قازانجەکە کەرتی تایبەتیش قازانجەکە بندیواری زەرەر ناکە چکە ئاگادار بە با ئێمە بە عاتفی قسە نەکەین بڵێن بێن هەرچین بندیوارە موچەکەی ببڕە چونکە ئەوە خەڵکیان بندیوار کردو ئاسایشی کۆمەڵاتی تێکەچێ باش ئابێ بە هێواش بە وردە وردە بە جۆرێک هەموو ئەو ڕێگانەمان حساب کردو لە ڕووی علمیەوە لە ڕووی واقعیەوە لە هەموو ئابووری سیاسی وەزائیدەن بازاڕیشە بوژێتەوە معقولە تۆ چارەسەری کێشەیەکی ڕیشەی خۆت بۆ سومعەی خۆت بۆ موچە خۆران بۆ ئەم وەزعە بۆ گوێ ناکەن نازانین بۆچی لەبەرەوەی فلان شخص عاجزە بێ فلان حیزب عاجزە بێ کاکە مەکتەبی سیاسیە بۆ وتەتی موچەی فلان ببڕن من بەیاننامە بڵاوەکەم دەسەڵاتەکە ئەوە گەنیوە بەس ڕێگە چارەکە بۆ ڕێگە چارەکە زۆر ئاسانە پوختەکەی ئەوەیە باشە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بندیوار بە موچەیەکی کەمتر بۆ منە نیو موچیان باتێ باشە نیو موچیان باتێ ئەم نیوچێ کێ بیە ئەوەی کە توانای ئیشی هەیە دەستی کارە بە شوێن ئیش ئاگەڕێ بیخاتە سەر کەرتی تایبەت لە کەرتی تایبەت بۆ نمونە ئەگەر کەسێکی دەسەکەوێت بە 500,000 بکە یعنی لە ڕووی علمەوە پێت بڵم سوودەکانی چێ تەسەور ناکەی باشە ئەچێت بە 500,000 ئیشەکە حکوومەت 250,000 بۆیە کۆمپانیاکەی 250 بۆیە ئەمە 500 کۆمپانیا 250 خێر کرد دەسێکی کاریش کەوتەگەر لەولاشە حکوومەتیش 750 بندیواریاتە 500 بۆ گەڕاوەتەوە ئەمە لەلایەکەوە کەسەکەش نەکەوتۆتە سەرجادە لە لایەکی ترەوە کاک حەکیم من زەلام هاتۆ پێی وتم چۆ لە شوێنی ئیشی کردووە 8 بۆ سەعات 6 تدی کاکە من لەوێ بە 600,000 ئیشەکەم دوای هەفتەی وازێنا وتم بۆ وازە دێناوە وتی کاکە من نزیکی 800,000 هەیە بەردێ ناخەمە سەر بەردێ بندیوارم دەوەرە من تەشجیعکە هەشتی بەیانی هەڵسم لەخەو 30 ڕۆژ بە ئەمە تاواکەم 30 ڕۆژ ئیشکەم مەرە قەنەعوەرە ئەو مۆتیڤە ئەو هاندانە بۆ من دروست کرد 800 بە بەلاش دەسەکەوێت بۆ 600 بێم 30 مانگ سەعات 8 بۆ 6 ئیشکەم کەواتە بەهای توانای خەڵکیان ئەوەندە دابەزانەوە تواز لە خەڵک بێنە خانرشن 63 ساڵە توانای ئیشکردی نەماوە کاکە لە 46 ئەم خەڵکە کە بندیوارە تواناکەی دیاوە لە عەرز بەرهەمهێن نییە لە بازاڕە لەناو خەڵکە ناتوانێت شتێ بکە بۆیە توانای مرۆیمان ئاوا لێ کرد توانای سروشتیمان بە یا دەزاشتی هەورامی بۆ دەردەی برد ئەوەش بندیوارەکە وەزعکەی بەس ئەمڕۆ نوێنەری سوودانی لە دەتگای فیدرالی وتی ئەوەندەی متابعات کرد وتی تێرێم لیستی موچەمان ڕارز ناکات باسی بەرهەمێنانی نەوتی کردووە وتوێتی چی؟ ئێستا بابی خەمە خزمەتت باشە باسی بەرهەمێنانی ئەوەی کردووە و باسی ئەوەی کردووە کە داتا و زانیاریەکان یعنی بەدەستیان ناگا ئەفو ببوورە بەڵێ ئەگەر کات هەبێ کە سەرباری ئەوەی کە دوو ژمێری بانقیشان داناوە بۆ داهاتە ناخۆیەکانی هەرێم باشە کە لە بانقی ناوەدی کراوەتەوە بەڵام هیچ داهاتێکیان یعنی هیچ داهاتێ نهاتوە ینی بۆ منە دوو ژمێری بانقی کراوەتەوە بۆچی بۆ ئەوەی هەرێم داهاتی ناوخۆی خۆی بخاتەوە بانقە بەڵام کە سەیری داهات ئەو ژمێری بانقیەکەن لە بانقی ناوەندیەوە هیچ داهاتێکی نهاتۆتە سەر یعنی حکوومەتی ئەمڕۆ قسەی نوێنەری سوودانی لە دادگای فێدراڵی بەڵێ ئەمە قسەی وەزیری دارایی و لەگەڵیشا
چاودێری دارایی حکوومەتی فیدراڵە ئەمڕۆژ تەیب سامی تەکیدی کردەوە لە سەوتی داهاتی ناوخۆمان هیچ بەدەست نەگەیشت 2023 بەڵێ بەدەست نەگەیشتووە باشە دەیمەوە خزمەتت کاکتۆر بچینە بەغدا لای دکتۆر ئەمین کاکتۆر سوپاسی جەنابیشت دەکەین لە بەغداوە لەگەڵمانی دەمەوێت سەرنجی بەڕەشی بزانم لەسەر بەتایبەتی بە جەناب لە پرسە سیاسەکە بێ سەبارەت بە هەڵبژاردن کە سکاڵایەکی شەم بۆ ئەمڕۆ لە دادگای فیدراڵ لەسەر پرسی هەڵبژاردن کە هەشت جارە دانیشتنی کراوە بۆچی یەکلا نەکرایەوە و دواخرا بۆ مانگی داهاتوو کە سکاڵا بوو لەسەر فرەبازنەیی لەسەر لیستی بڵێن تۆماری دەنگدەران و کورسی کۆتاکانیش ئەوەی کە پێویستە لەسەر بابەتی هەڵبژاردن مختصر بکرێەوەی کە لە ڕاستیدا هەرێمی کوردستان سەر لە فەراغێکی یاسایی دەژی ئەو فەراغای دەستوری یاسایی کە ئێستا مەزیشی تەشریعی کە پەرلەمانێکە بووایەوە حکوومەتێکی هەڵبژاردن بکرێ حکوومەتێک کە زادەی هەڵبژاردن بەهاداکایەوە ئێستانی ئەو بۆ ساڵێک نزیکی هینێکە بێ لە مانگی پێنجەوەی کە داواکان مارکرا لەسەر مۆزوعی یاسای هەڵبژاردن ئەم لە محکەمەی اتحادیە بەم داوا دەکرێت یعنی جار بۆ جار هەندێک جاریان تەکنیکی بووە هونەری بۆ بابەتەکە لاوان داوایشیان کردو لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و تاخیر دوای بێنداوەتەوە یاخود جوابەکانی و ناسڵۆ داوای شتی تریان کردنەکەی بۆ باتە سەوە دەکرێت لە مانگی ئایندەدا ئەم بابەتەیە بکرێت چونکە یەکلا نەکرێتەوە هەڵبژاردنەکە زۆرتر دواکەوێ و زیاتر لە فەراغی تەشریعیتەوە لەوانەیە بکەوێتە چونکە کۆمیسیۆنیش ماوەیەکی زۆری دەوێت بەڵام من ئەمە بەشێکی بۆ کۆمیسیۆن خۆی گەڕمەوە کۆمیسیۆن حەز دەکات لە بابەتەیە زۆر پەلە نەکات بۆ ئەوەی کە هەم بە بیانووی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەوە ماوەی تر درێژ بێتە ماوەی چۆن دەڵێت ماوەی ئەم کۆمیسیۆنی کە ئێستا هەیە بۆیە زۆر پەلایان نییە لەوە ئەگەر دادگای بڵای فیدراڵی لە ماوەیەک لەکاتەوە کۆمیسیۆن سەرمایهێکی دەوێت بۆ کەخوا ئەمەدکاری بکاتەوە شەمان ئەگەر زۆر زۆر زەخت لە خۆیان بکەن و شتیان ئامادە کرد بێ و چونکە یاساکە ڕۆڵی هەیە ئایا دادگای باڵای فیدراڵی چی تەنها ئەو بابەتانە ئەو مادانە هەموار دەکاتەوە کە پەیوەندیان بە کەتانەیان لێدراوە یاخۆت هەموو یاسای هەڵبژاردن وای لێدێت کە ینی قابلی جێبەجێکردنی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەو کاتە ئەبێ بگەڕێنەوە بۆ یاسا کۆنەکە بۆیە ئەم بابەتە ماوەتەوە تا ئێستا یەکلا نەبووەتەوە ڕۆ کە بریارەکە ڕانەگەێنرا پەیوەست بوو بە بڵێنەوەی کە پێشتر باز لەوە دەکرێت لەبەرەوەی کە بەرارێکی قورسیاندا لە مانگیانزە هەلبوسیان دوورخستەوە تا کێسە کێشەکە چارە سەر نەکراوە و پێشتریش لەسەر نەوت بڕیاری قورسیاندا لەسەر دوورخستنەوەی و شارزێباری یاخود پەیوەندی بەوەیە کە نانەوێت کاردانەوەیکی سیاسی دیکە دروست بێت تاوەکۆ و کێشەی سەرۆکی پەرلەمان یەکلا دەکرێت و هیچ پەیوەندێکی بەوە هەیە پەیوەندی بەوەیانەوە هەبێ ئەوەی کە ئێستا هەیە بابەتەکە گەشتن بە قەرارێکی دروست بەتایبەتی داوایان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کردو دادگای باڵای فیدراڵی کە ئیمکانیەتی یابەشکردنی کورسیەکانی پەرلەمان بۆ 4 بازنەی هەڵبژاردن ینی تاوتوێ بکات و نەخشەیەک بداتە بە دادگای باڵای فیدراڵی بۆ ئەوەی کە لەسەر ئەو بنەمایە ینی تێگەشتنێک بۆ دادگای باڵای فیدراڵی دروست بێت کە چۆن یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان داتوانێت دادپەروەرانە بێت و حسابی ئەوە بکات کە کەمینەکان سیاسیانە بەکار نەهێنرێنەوەی کە لە ئێستادا لە هەرێما هەیە ئەوەیە کە هەمیشە کورسی کۆتاکانە و یانزە کورسی کە کۆتاکان هیچیشی سیاسی کە پارتی دموکراتی کوردستانە لە بۆ بەرژەوەندی خۆی بەکاری دێنێ و بە شێوازێک کە ینی زۆر جار پێکهاتەکان خۆیان ئەو مافیان لە سنراوەوە کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان هەبێ کادرانێکی سەر بە پارتی دموکراتی کوردستان لە جێی ئەو کە ئەوەی کە نوێنەرایەتی پێکهاتەکەی بکات بەناوی پێکهاتەکەی نوێنەرایەتی پارتی دموکراتی کوردستان دەکات ئێستا دەیانەوێت دەویستێت هاوکێشەیە بگۆڕدرێ لە ینی کەمی هاوسەنجێک دروست بکرێت
بابەتەکە ئەوە نییە کە من نەبێتە دیفاع لە بۆچوونەی کە هەیە، بەڵام بە شێوازی گشتی بێم وایە بابەتەکە ئەوە نییە کە ینی لێدان بێت لە مافی پێکهاتەکان ئەوەندەی جێرانەوەی هاوسەنجیە بۆ ئەوەی کە پەرلەمان نوێرایەتیشی هەموو لایەنەکانی وەکو یەکتیا بێت. ئەگەر قەرار بێت کورسی پێکهاتەکان دابەش بکرێت، پێکهاتەکان لە سلێمانیشان و لە شوێنی تریشان. باشە کاکتۆر دوای دێمەوە خزمەت بەس پێشبین دەکەی لە 4/2 کە دواخراوە دادگا بڕیار بدا و کوردستان کاتە 4 بازنە کورسی کۆتاکانیش دابەش بکە، ئەو پێشبینی کراوە؟ پێشبینی یەکەم کە بڕیار بدا حیثیاتەکەی تەمان من نابێت دادگای باڵای فیدرالی قەرار بدا بۆی کە ئەیکاتە 4 بازنەیە یا بشێوازی هینەکەی دیاری بکات، چکە بێەوە بە یاسارێک بخرێت. ئەتوانێت دادگای باڵای فیدرالی تەوسیە بکات و 2000 بە یاسارێک بخرێتەوە. ئەنجا ئایا ئێمە یاسامان هەیە کێشەکە لەوەدا کە ئێستا ئێمە یاسامان نییە لە هەرێمی کوردستاندا. لە ڕاستیدا دادگای باڵای فیدرالی ئێستا زۆر جار ئاراستەیەکی گرتووە کە پێشبینی کراو نییە، چونکە تەدەخولەکە تەنانەت لە زۆر لە دەسەڵاتەکانی خۆی و سەلاحەتەکانی خۆی تجاوز دەکات. بەڵێ دێمەوە خزمەت کاک دکتۆر کاکتۆر کارامێەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە پرسی موچەوەی کە بەڕێزوتت ئەمڕۆ هەم نوێنەری سوودانی لە دادگای فیدرالی باسی لەوە کردبوو کە لیستی موچیان نەناردووە، داهاتینە ناوتێت تەسلیم نەکردووە تەیف سامیژی لە لیژنەی نانەوتی ناوخۆ بەڵێ لەگەڵ تەیف سامیژ لە لیژنەی دارایی وتووی هیچ داهاتێکیانە 2023 ڕاڕز نەکردو 50,000 بەرمیلیان ڕۆژانە ڕاز کردووە و باسی لەوەش کردووە بەڵێ 680 میلیارەکە وابەستەیە بە تەسلیمکردنی لیستی موچە. هۆکارەکەی چی کە لیستی موچە ینی هەر پەیوەندی بە بندیوارەوەیە کە لیستی موچەکە تەسلیم بەغدانەکەن بە وردەکاریەوە خۆی نەکرد لیستەکە هەر خۆیان لە داگای فراوتیانە ئێمە کۆمەڵێک تێبینیمان ناردۆتەوە لەسەر لیستی موچەخۆر و خانەنیش فەرمانبەران و خانەنشینان. باش و تا ئێستا حکوومەت هێرم جابی تێبینەکانی ئێمان نایەوەتەوە. تێبینەکانی چینی عێراق تێبینەکانی لەسەر ژمارەکانە، لەسەر ژمارەی خانەنشینە، لەسەر زۆرێک لەو شتانەیە کە تسلیمی حکوومەت هێرمی کوردستانیان کردو. حکوومەت هێرم ئەوێ ئەو لیستەیەکی یاوەتە لیستێکی ناڕوون بە جۆرێک یعنی کەس نازانێ ینی ئەمانە بە حەقیقی فەرمانبەرن یان فەرمانبەرن بە دەستی دوو یان خاڵێکی تر حەزەکەم شتێکی تر ڕوون بکەینەوە کاک. باش ئێمە حەچەنە ئەمڕۆ سەرۆکی دادگا خۆی داوای کرد کە پرسی موچە جا بکرێتەوە لە ململانی سیاسی. باشە و تەنانەت هێشتا ئەو مەیلە ماوە ئەو تەرحە ماوە کە حساب بانقی بۆ موچەخۆرانی هەرێم بکرێتەوە ئەو عەدەدەی کە ئەوان باوەڕیان پێێتی باشە و موچە ڕاستەخۆ بچێت حساب بانقەکان. بەزەوە کاتی ناوێت کاکتۆر ئێستا هیچ ئێستا ئەوەی کە حکوومەت هێرێمیشی دروست کردووە لە کۆی ملیێنێک کە باسی موچەخۆر دەکەن 190,000 حسابی بانکی دروست کراوەی کە سە لە بانک وەردەگرێت 3,000 کاتی ناوێت خۆی باسم لە حکوومەتی عێراق من بەڵێ حکوومەت عێراقش خۆ دروستی بکە کاتی دەوێت کاتی ئەوێ بەڵام خۆ ئێمە چەند ژێرخانی بانکی ئێمە لە 2014 خەڵک دوو موچە و نیو موچە و ڕبع موچە ئەوە جێبەجێیەکاوت بوو بە 900 باشە بە ژێرخانی بانکیش هەیە بۆ ئەوە ژێرخانی بانکی هەیە بە حکوومەت باسی لە حکوومەتی فدرالی خۆیان لەڕێی بانقی ناوەندیۆ باشە لەگەڵ لقێکی بانکەکانە حساب بانقی ئەکەنەوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و ئەوانەی کە موچەخۆری فعلین ڕاستەخۆ پارەکە چێتە سەر حساب بانکەکە. باش بەزەوە کاتی ناوێت لە مەیدانی واقعیدا کاتی پێویستە نە لقی ڕەشید هەیە نەڕافیدەینێ بەستی بی هەیە ئەویش وەکو پێویست نییە دەڵێن بینا و شتەکانیان لە کوردستان. لە ڕاستیە ئەگەر ویست هەبێ و بڕیاری تەواوەتی بدێت چکەمە بڕیارە هەم بڕیارێکی سیاسی ئەوێ هەم لێک تێگەشتێکی سیاسی ئەوێ هەم چونکە یەک هیچ تامەڕەعات ماوە لە ساحەکە لە عێراق بەرامبەر مۆزوعی سوناتۆتە پێشەوە باشە مۆزوعی کەرکووگاتۆتە پێشەوە هەڵبژاردننی کەرکوو تازە کۆتایی هاتووە بە پێی دەستوریش بە یاسایەکیان داناوە کە ئەبێ بە کورسینیە بەڕێکەوتنی سیاسی ئەو مۆزوعی هەرێمی کوردستانە بۆیە هێشتا بەم ئاستەی هێشتا مڕەعاتەکرێ. بەڵام ئەمڕۆ بۆنی ئەوە هاتووە کە لە کاتی من لەدانی هەرێم و بەم وەزعە و ئەمەش وەزعی موچەخۆر بێ ئەمە ئەگەرێکی کراوێ خاڵێکی تکە زۆر گرنگە
حەزەکەم باسیەوە بکەم ئێمە کە ئەوترێ هەرێمی کوردستان زۆر داوای ئەوە کاڵە با بەغدا نابێ موچە تێکەڵی ململانەی سیاسی و حیزبیکە زۆر باشە ئەڵێ بەڵام چۆن یعنی بۆ معنایی بندیوار و حقیقی هەمووی بنێرێ ئەوڵێ باشە تێکەڵی ناکەین حقیقەکان نێرین ئەمە یعنی ئەوە نابغا فریشتەیە بەغاش خۆی دنیای بندیواریە بەس ئێستا چەکوشەکە لایەوە وانە کەواتە دەستورێکی هەیە وڵاتان مامەڵی لەگەڵ بەس پێشبینی دەکرێت کاکتۆریانی بۆ نمونە بۆ مانگی داهاتوو یاخود لە خۆناغەکانی دادواتگەی فیدراڵی بریارێکدا بڵێ دەبێ موچە هاوشێوێ عێراق بکرێەوە لە کاتی لەگەڵ موچە خۆران عێراق بدرێ و عێراق ڕاستە و خۆ موچە بدا بڕیارێکیەوە پێشبینی کراوە یاخود دوورە یعنی نازانی کەی بڕیارێکی وادرێ چونکە پشتی تریش لە پێشە من خەڵەکە بووە کە داوای قیت کردووە لە ماوەی ڕابردووە ساڵی ڕابردووە ڕاستی لەسەر مۆزوعی خانەنشینان خانەنشینان بەشێکە لە سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستانە هەرچی خرجکەی بەشێکە لە سیاست دارایی گرفتەکە ئەوەیە جیاوازیکی زۆر هەیە لە موچی خانەنشینان لێرە و لە بەغدا لە موچە خۆران لێرە و لە بەغدا لە پاڵیشە شتێکی ترماوە ئێمە لە بیرمان چووە ئەویش مۆزوعی باج و دەرامەت باج و دەرامەتیش بەشێکە لە سیاسەتی دارایی بەغدا بەدەر لە هەرێمی کوردستان بەدەر لە هەموو ڕێنماییەک و بەدەر لە دەستور بەبێ بڕیاری پەرلەمان و یاسایی و تەشریع هاتووە لە 600 بۆ زیاتریش باج و دەرامەتی زیای کردو ئەمە نقطەیەکی ترە ئابێ هەرێمی کوردستان خۆی بە حازرکە و قسەشی لەسەر کراوە لە حکوومەتی ناوەندیەوە قسەی لەسەر کراوە یعنی تۆ باجت بە جۆرە زیاد کردووە موچەی ژنایی ئەوە دۆخێکی دروست کردووە یعنی یەک ناگرێتەوە لەگەڵ دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریشەوە و لەگەڵیشیا کە ئەوەندە زیادە کردووە خەرجی ناکەی بۆ موچە خۆران و تەسلیمی بەغایشی ناکەی یعنی ئەمە لە هیچ سوچێکی ئەم جیهانە شتیوانیە بۆیە ئەوە پرسێکی ترە باش بەس دەرگای فیدراڵی ئێستا بۆ موچە دەتوانێت چی بکە چاوەڕێی چی بکەین لە داهاتوودا گەر مانگی داهاتوو نەبێت دواتر بێت بۆ موچە خۆی بڕیارەکە لە ئێستاە خراوەتە ینی خوێنەوەی تری بۆ ئەکرێت باشە خوێنەوەی تری بۆ ئەکرێت و هێشتا نەکەوتۆتە سەر بڕیار ئایا بڕیاری چی ئەدرێت لەسەر ئەو داوایی کە مامۆسایان و فەرمانبەران کردویانە داوایەکی ترێ لەسەر وەستاندنی پلە بەرزکردنەوەی ئەویش لە 25 دو بڕیاری لەسەر ئەدرێ ئەمانە کۆمەڵی داوای حساسن هەر بڵاوکردنەوە و ڕاستەخۆ گواستنەوەی ئەم بڕیارانی پەیوەست بە هەرێمی کوردستان تەبعاً لە ڕووی سیاسی و لە مۆزوعی کەرکووک و بڕیارەکانی شۆڕش کە بۆ ناوچە جێناگەوکەکان لە مۆزوعی پلەبەستکردنی فەرمانبەران لەسەر مۆزوعی موچە ئەمانە هەمووی ڕەبتن بە هەرێمی کوردستانەوە ڕاستەخۆ بڵاو کراوەتەوە ئەمە پەیامێکی ڕوونی تایە کە هیوادارم هەرێمی کوردستان تێبگات هەرێمی کوردستان تێبگا و بە ڕوونیش نوێنەران لە حکوومەتی ناوەندی قسەی خۆیان کردووە هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ تەسلیم ناکە و داتای بەرهەمێنانی نەوتیش تەسلیم ناکە و ژمارەی موچە خۆرانیش حقیقی تەسلیم ناکە و یعنی هیچ تەسلیم ناکە ئەڵێ بە 680 ملیار دینارم بۆ بێ آخر خۆ تۆ مناڵ نیە و بەخێوە بکە من باز لە خراپەکانی بە گەندەڵی و بنەبوونی قسم ئەوە ناکەن بەڵام تۆ ئەوەندە وەزارەت دێ حکوومەتی پەرلەمانە فلانە فیسارە هەتە یعنی پێم بڵێ بەرپرسیارەتێکت بەرامبەر بە هاوڵاتیان بەرامبەر بە دۆخی موچە خۆران بەرامبەر بە خانەنشینان بەرامبەر بە مامۆستایان چ بەرپرسیارەتێکت بەرامبەریان هەڵگرتووە ئایا لە دۆخێکی وە تۆ ئەوەندە پارە قەرزار بی داهاتێکی خەزمکراوت نەبێ ئەوەندە ساڵە تۆ نەوتە فرۆشی لەگەڵیشە دەرچی چارەسەر لە ڕێگەی بەغداوەیە و بودجە لە بەغداوەیە نای پابند بی بە بڕگەکانی بودجە بۆ ئەوی پارەکە تەسلیم بکەیت تەبعاً ئەمە کاک حەکیم ئەم پارەی کە ئەنێرێت حتا ئەو کاتێک کە تعدیلی پرۆژە یاسایی بودجەی عێراق کرێ لە کاتی تعدیلاتە ئەمە کۆمەڵی پابندی لەسەر هەرێمی کوردستان سەپێنراوە یەکەم ئەبێ 420,000 بەرمیل لەو تەسلیم کات ئەوە لە کاتی هەمواری یاسای بودجە بەڵێ ئەبێ 420,000 بەرمیل لەو تەسلیم کە ئەبێ لە 150 داهاتی ناوخۆ تەسلیم کە لە 150کەی تریش بخاتەوە ژێردەسی حساب بانقی ناوەندی لە عێراق نەگەوەی 50 تەسلیم کە 50 بۆ خۆی 50 تەسلیمەکە ینی هات سەدەکەی تەسلیمەکە بۆی خەڵک بەرچاوی ڕوون بێ و هەرێمیش تێک بڵێ 50 تەسلیم کردەوە قسەکەم ئەڵێ بێ 100 تەسلیم کەی هەموو داهاتی ناوخۆ کە تەسلیمی کرد ئێمە لە 150 بۆ گێڕین لەگەڵیشە یەخخستنی
گومرگەکان دەواازە سنووریەکان تەوحیدکردنی دەواازە سنووریەکان لەگەڵ حکوومەتی ناوەندیە ئەم سێ مەرجە هەیە بۆیە دیسانە و مەعمەعەیەکی تر دروستە بێتەوە دوور نییە پەی بەوە ببن کە هەرێم لەوانە نیم ملبا بۆ ئەم سێ خاڵە کە من لایە پێش ئەوە کارتێگەی ئەویش ئەوەیە ڕاستەخۆ موچەی موچەخ ئەو ژمارەی کە بەغدا بە حەقیقی ئەزانێ ڕاستەخۆ حساب بانقیان بۆ بکاتەوە و موچیان بۆ بنێرێ باشە بەش پێش بین دەکرێت ئێستا بۆ نمونە ئەوەی کە ئەوە بە دەربکرێ موچە بە دەربکرێت لە کاتی هەموارگە چکە ئەمڕۆ تەی سامی و توێتی تا لیستی موچی موچە خۆران بە تەواوەتی نێگا نەوێتە بەشێک لە خشتەکانی ناوی یاسای بودجە هەمواری بودجە نانێنن بۆ پەرلەمان تەواو خۆی ینی بە دەردەکرێت ئێستا لیستی موچە بە دەربکرێت لە کێشەی لە کێشەی داهاتی ناوخۆ لە خەرجی فعلی پێشبین دەکرێت ئەمە ڕووبدا ئەزانین چۆن خۆی کاک حەکیم کامیان نزیکترە بۆ مەسلحەتی هاوڵاتیان ئەبێ ئەمە قسە لەسەرەوە بکەین و ئەوەشمان بەلاوەگرنگ بین باشە تعدیلاتی بودجە ئەوە نییە خاڵێک بێدەستکاری بکرێت پرۆژەیەکە پرۆژە یاسای تعدیلە لەو مۆزوعەیە خراوەتە بەردەمی ئەنجومەنی وەزیران و دەنگی لەسەر دراوە و ئەمە بۆی جێ بکرێتەوە لە ناو پرۆژە یاسای بودجەیە تەنانەت هەنێک گرفتی تر هەیە بۆ نمونە قسە هەیە ئەمە لە بەغداوە قسەی وا کراوە بە پێی زانیارەکانی ئێمە بە سوودانی وتراوە دوور نییە ئەگەر ئەم پرۆژە یاسای ئەوانەی هەرێمی کوردستان بۆ تعدیلی بودجە بخەنێ ناو پرۆژە و دەستکەین بە تعدیلات لەوانە تەڕەفی تریش داوای تعدیلاتی هەنێ شتکەن بە مەسلحەتی خۆیان کۆمەڵە پرۆسەکە دوا بخەن بەڵام چۆن زۆر حەزەرماننا هەتا نەوتەکە نەوەستاوە هەتا دادگای پاریس بڕیاری نەیاوە بچن لەگەڵ بەغدا ڕێ نەکەوتن هەموو کارتێک سووتە دوایەوە بەغداش بەو جۆرە ئێستش ئەڵێن ئەو سێ پابندی کە بەغدا لەسەر هەرێمی هەیە بۆ تعدیلی بودجە بۆ ناردنی ئەو پارەیە کە سیانەکەمان باس کرد ناردنی تەسلیمکردنی 320,000 بەرمیل لەوت تەسلیمکردنی داهاتی ناوخۆ گەڕانەوەی لە 150 بۆ هەرێم لەگەڵیشە ئەوە خاڵی سێم کە تەوحیدکردنی گومرگەکانە ئەمە نەکا کارتی داهاتووی بەغدا ئەوەیە ڕاستەوخۆ موچە بنێرێ بۆ ئەو موچەخۆرانەی کە خۆی بەڕاستی ئەزانێ لە دوای ئەوە دانوستان زۆر زعیفە بێت باش سوپاس دەکەم کە هەم کارتێکی سیاسی و کارتێکی اقتصادی دێمە خزمەت کاک دکتۆر لەسەر موچەش قسە دەکەین کاک دکتۆرە من بەس سەبارەت بۆ ئەگەر هەڵبژاردن بۆ نمونە هەر نەکرێت لە خۆتان ئاگادارن تاوەکو حوت تەمەنی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران درێژ کرایەوە ئەگەر بەغدا بڵێن دادگای فیدرالی جارێک لە دانیشتنی دادگا دوا بخات کۆمیسیۆنیش پێویستی بکاتە بۆ ئامادەکاری ئەگەر هەڵبژاردن نەکرێت چی ڕوودەدا ئێستا هەرێم بێ پەرلەمانە حکوومەت ماوە بەسەر چووە هێز ڕوودەدات سیدا کاک حەکیم ماوە ڕابردوودا نە پەرلەمانی هەرێم لەو ئاسەیە بۆ کە بتوانێت گۆڕانکاری لە ژیانی خەڵکا دروستکە نە حکوومەتی هەرێم حکوومەتە بۆ کە نوێراتی ڕاستەقینی خەڵک بکەوە بتوانێت خزمەتگوزارێکی ئەوتۆ پێشکەش بە خەڵکا جێ دەستی دیار بێت حکوومەتێکی فاشیلمان هەبووە و پەرلەمانیش بەڕاستی پەرلەمانێکی نائەکتیڤ و ناکارا بووە بۆیە ئەمە بە هەرێمەوە دیار نابێت چونکە دوجار ئیرادەی سیاسی لە هەرێمی کوردستانداوە لای دوو هێزی سیاسیە دوو پارتی سیاسیە کە دەستیان بەسەر ئیرادەی سیاسیا گرتووە ناڕاستە و خۆ ئیتر بە شێوە دەگیا خۆ شەرعێتێک بۆ قەرارەکانیان دۆزنەوە کە ئایانەوێت ئیتر لە ڕێگەی ینی ئیدارەکانی پارێزگاکانەوە قەرار دەرەکەن یاخود لە ڕێگەی حکوومەتە کاربڕێکەرەوە ماوە بەسەرچۆوە کە قەرار دەرەکەن گرنگەوەیە دوجار ئەوەی کە لە هەرێما ئەگوزارێ زۆر لە بابەتەکە ناگۆڕێت چونکە پەرلەمانێک نییە نوێراتیکی ڕاستەقینی خەڵک بتوانێت جێدەستی بە پرۆژەی سیاسی و خزمەتگوزاری و بەڵێ ئەگەر بۆ نمونە وەکو گریمانەیەک دای بنێن ئەگەر جارێکە دانیشتەکانی دادگا دوا بخرێتەوە تەمەنی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران کە بەسەر دەچێت تاوەکو 2025 بڵێن لایەنە شیعەکان پێویستیان بە کۆمیسیۆن نێت تا هەڵبژاردننی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقکە دەکرێت ئەو کاتە مەترسیە لەسەرەوەی کە مامەڵە لەگەڵ هەرێم نەکەم بڵێن حکوومەتەکەتان ماوە بەسەر چووە پەرلەمانتان نییە ئەو مەترسی هەیە پێم وانە بابەتیانە بێت چونکە حتا لە خانەی داژە پێ دەوترێت ینی ئەمری واقعە باشە یعنی تعاونی لەگەڵا بکرێ دوجارەوە ئەمریکی واقع تعاونی لەگەڵا کرێ بەڵام گەرچی ئێمە هەموومان خوازێری حکوومەتێکی شەرعین خوازێری پەرلەمانێکی نوێراتی ڕاستەقینی خەڵک بکە
و ئەم دۆخەشی ناتەندروستە پێویستە کاتی زووە کۆتایی پێبێ بە شێوازێکیش کۆتایی پێبێت کە مافەکانی خەڵک مسۆگەرکە لەوەی کە ئەو پەرلەمانێکی ئاڵەژێرێت نوێنەتی ڕاستەقینەی خەڵکە. باشە سەبارەت بە موچە ئێستا ئاڵۆزێکی زۆری لەگەڵ کاکتۆریش باسمان کەتە لە کێشەیە لە سەلیستی موچەی موچەخۆران وەرە ناوخۆی کوردستان دەمێکە پلە بەرزکردنەوە بۆ فەرمانبەرانی شارستانی ئێستا بڵێ نییە ئەو کەیسە لە دادگای فیدراڵیە کێشە لەسەر داهاتی نەوت ناوخۆ هەیە پێشبینی چی بکەین بۆ پرسی موچە؟ کار حکیم حکوومەتی ئەمەی کە ئەم ئیدارەی هەرێمی کوردستان دوو دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەوەندە گەندەڵی و خراپیان کردووە ئەوەندە ناڕازگۆیان بەرامبەر بە میلەت کردووە و ملەوان درۆزنەکان لێ هاتووە هەتا ئەگەر شتێکی ڕاستیش بڵێن ناتوانێت باوەڕیان پێ بکرێ یاخۆ جێگەی متمانی خەڵک نییە. ئەوەی قایمەیە کە هەیە کە 620 ئەوەندە هەزار کەس کە بەنای فەرمانبەرەوە دەمێت کە دراوەتە عێراق و ماوەیەکی زۆرە ینی ئیشی سەر دەکرێت واتە ساڵەکانی پێشووتریش وەکو بنەم ئەمە زیاد نەکراوە بەڵام ئەمە لەگەر بەراوردی بە موچەخۆری فعلی باشە هێشتا لە نسبەتی 12.6 واتەکە ئێمە گەر هەرێمی کوردستان حسەکەی 12.6 بێ باشە یاخۆ 13 بێ هێشتا ئەم ڕێژەیە زۆر بەرزترە یعنی سەر و 16ەوە کەواتە عێراقیەکان ینی ئەگەر بە ڕێژە پارە بدەن قازان جێنن لە ڕووی داراییەوە ئەگەر بێن ئەمە قبولکەن ئەم لیستە قبولکەن یاخۆ بەپی لیست و ینی سەرەمی ڕەواتە بەوەی کە پێی دەوترێت پلەبەندی ڕەواتە بە خوشتەی موچەکە بنێرن قازانجی هەرێمی کوردستانە ئەگەر ڕاستە نەقسی هەیە ئەم ئالەتی کە ئێستا قبولیان کردووە ئەگەرچی موقەتە وەکو ئالدیشی چۆن دەڵێت موقەت قبول کراوە کە 680 میلیارد دینار بێت و ئەوی دیکەی لە داهاتی ناوخۆ پڕ بکرێتەوە من پێم وایە لە ئێستادا ئەبێ هەرێمی کوردستان مەشکور بێت چونکە ئەوەی کە عێراق دەیەوێت زۆر جیاوازە بە تایبەتی قسەکردن لەسەر ئەوەی کە بڕی 12.6 بوزەی فعلی دوای دەرکردنی خەرجی سیادی و خەرجی حاکیمە و زۆر بابەتی ئەو ترمەی ئەقالیم ئەمە بێتە هۆی ئەوەی کە ئەو بڕەپارەی کە بۆ هەرێمی کوردستان دەرخان دەکرێت لە هەموو حاڵتێکدا لەوانە زۆر فەرق نەکات ینی هەر لەو ناوایە بمێنێتەوە. چارەسەری ئەمە بەوە دەبێت کە یەک من ینی هاوڕای ئەو دکتۆرم بەوەی کە لە ڕاستیدا عێراق پێویستە کات گوێ لە هەرێم بگرێ بەڵام هەرێمە بە تەواوەتی قەنەعەت بە عێراق بێنێ کە ئەو داتایانی کە ئێڵێت چۆن دەڵێت شەفافن یەک موچەخۆر چەندێکە بە خشتەی موچەوە بابەتی داهاتەکانی هەرێمی کوردستان جا چ ڕسمە چ زاریبەیە چ گومەرگە چ داهاتی ترە هەموو ئەمانە چ فرۆشتنی ئەوەی کە لەنەوە دەستیەکەوێ هەموو ئەمانە بە وازحی لەگەڵ بەغدایە باس کات ئەگەر مافیشی هەیە لەسەر ئەمانە بۆ منە ئەگەر ئێمە بابەتی پێتر دۆلار لەماگرێتەوە ئەگەر ئێمە لە سەدا پێنجی ینی لە سەدا پەنجای داهاتی گومەهێن نەختەکانی گومرگەمانگرێتەوە و خلاف لەسەر ئەوەیە کە ئەم داهاتی گومرگەکان کام جۆرە داهاتانەداهاتە بەڵێ بە کورتی ئەمانە لەم تەفاسیلەیە بەڕاوێ لەگەڵ عێراق چارەسەر بکرێت بە کورتی پێشبین دەکەی کێشەکە چارەسەر ببێ ئەوەی پێویستە بە موچە من پێم وایە بە شێوازی بنەڕەتی زۆر زەحمەتە هێشتا چارەسەر بکرێت هێشتا نە حکوومەتی هەرێمی کوردستان بەو شێوازە مل دەدات کە دەسەڵاتەکانی تەسلیم بکات چونکە ئەم دەسەڵاتانی کە لە هەرێمی کوردستان داهەن دەسەڵاتێک نین تەنها بۆ ڕاستە بەنای ئەمانەی کە دەسەڵاتێکی دەستوریە و مافێکی دەستوری خەڵکی هەرێمی کوردستان بەڵام ئەمانەتە بوونەتە قەڵایەک بۆ پاراستنی بەرژەوەندەکانی پارتی یەکێتی واتە پارتی یەکێتی لە پاڵ ئەم دەسەڵاتەیە و لە پاڵ ئەم سەڵاحیەتانەی کە بەکاریان خراپ بەکاری دێنن خۆیان دەوڵەمەند کردووە و عەلەکانی کردوتە عایلەیەکی ئۆلیگارشی و بەسەر هەموو کایی سیاسی و ئیداری و دارایی هەرێمی کوردستاندا زاڵیان کردووە و
بۆیە هەمیشە دیفاعکەن لە بەرژۆنجەکانی خوارم سپاس دەکەم کاکتۆر ئەمین کاکتۆر کاروان دو پرسیارشم بۆ بەڕێزت چ لەبارەی هەڵبژاردنەکەەوە چ لەبارەی موچەوە چاوەڕێی چی بکەین چاوەڕێ بکەین ڕۆژانێک موچەی خانەنشینان موچە خۆران هاوتای عێراق بکرێ پلە بەرزکردنەوە بگەڕێنرێتەوە پلە برزکردنەوە بڕیاری لێدرێت ینی نزیکان لە مانگی دووە بڕیاری لێدرێت ئەوەی کێکە لە پرسە گرنگەکان لە پرسی هەڵبژاردنیشە لێرەوە هەوڵ ئەدرێت تۆزێک بڕیارەکانی دادگای فیدرالی دوا بخرێ لەکوێوە لە سلێمانیەوە لە هەرێمەوە لە سلێمانی یان لە هەولێرەوە لە پەیامەوە نەنە لە مەبەستم لە دەسەڵاتی ئەم دەسەڵاتەوەی کە ئەو شتانە لە مەسلحەتیان نییە بەڵێ خواستێکی پارتی زوو بکرێ یەکێتی بوێ نەکرێ تۆتەوێت نقطە خەمە سەر بەڵێ بینێرانی لە ڕاستیە دەسەڵات مەبەستم لەوەیە کە ئەوانەی کە شەریکن لەم لێرانێ بە پارتیەوە و یەکێتیش ئەگەر بازێکی کە ئایا مزایدە نەبێ بە هیواین بەرجدی لەسەر خەت بێ خاڵێکی ترکە گرنگە مۆزوعی هەڵبژاردن تقریبا نزیک بۆ تۆ لەو ڕائەی کە چوارباز نەبێت بەڵام بڕیاری لێ نەدراوە چواری دوو بڕیاری لێدرێ ئەوە نزیک بۆ تۆ لەو بڕیارە باش ئەوە بەرچاوڕوونی ئەمێ ئەکا بە حیزبەکانی وەکو ئێوە کۆمەڵ و وەکو حیزبەکانی ترکە چۆن چونکە یەک بازنە و چوار بازنە هەم تەسویقی سیاسیەکەی هەم ئیشی هەڵبژاردنەکەی هەم زۆرێک لە شتەکانی گۆڕێ و هیوادارین بڕیارەکان هەرچۆنێک بێت بە هەمووی لە مەسلحەتی هاوڵاتیان و موچەخۆران و دەنگدەرانە بێت. سپاس دەکەین زۆر بەڕێز دکتۆر کاروان حەمەد ساڵح لە ستۆدیۆ هەروەها لە بەغدادەوە دکتۆر ئەمین بەکر. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان